خۆشحاڵین کە لەگەڵ هاوکارانمان لە حکوومەتی هەرێمی کوردستان لێرەین لەگەڵتان بۆ ڕاگەیاندنی ئەنجامدانی هەنگاوێکی جددی لە پێناوی چاکسازی کارگێڕی و دارایی لە حکوومەتی هەرێمی کوردستان کە بە ئەلێکترۆنیکردنی خاڵی گومرکی حاجی ئۆمرانە. ئەم هەنگاوە یەکێک لە هەنگاوە گرنگەکانی وەزارەتی داراییە بۆ نوێکردنەوەی وەزارەتی دارایی کە یەکێک لە وەزارەتە هەرە گرنگەکانی حکوومەتی هەرێمی کوردستانە بۆ دامەزراندنی سیستمێکی گونجاو، سیستمێکی تۆکمە، سیستمێکی شەفاف لە کەرتی گومرکە کە یەکێک لە خاڵە هەرە گرنگەکانی پرۆسەی چاکسازیە لە وەزارەتی دارایی. ئەم پرۆسەیە دەمێک کە دەستی پێ کردووە ومە لێرەوە دەستخۆشی لە ستافی وەزارەتی دارایی و ئابووری بکەم بە کاکڕابەر و کاکڕابەر و کاک ساماڵ و هەموو ئەو خوشک و برایانەی لە بەڕێوەبەرایەتی گشتی گومرک و بەڕێوەبەرایەتی گومرک لێرە کاریان لەسەر دامەزرانی ئەم سیستمە کردووە. ئەم سیستمە گەر بێتە بیرتان چەند مانگێک لەمە پێش لە باشماخ ڕامانگەاند سیستمێکە کە ئەمانەوەی هەموو خاڵە سنوورەکان و هەموو خاڵە گومرکیەکانی کوردستان ببەستینەوە بە سیستمێکی مرکزی، بە سیستمێکی ئەلێکترۆنی تاکو ڕەبتێکی شەبەکەیەکی بەسراو هەبێ لە برایم خەلیلەوە تا حاجی ئۆمران و باشماخ و پەروێزخان و دوو فرۆکەخانەکانی کوردستان. بەم پرۆسەیە ئێمە ئەتوانین هەم ئیشی پرۆسەی خزمەتی گومرک خێرا بکەین، ئەو ڕوتێناتی کە پێشتر هەبوو کە بەشکی زۆری بە وەرەقە ئەکرا، بەشکی زۆری بە دەستی ئەکرا نەیهێڵین. هەمیش ئەتوانین لە ڕووی شەفافیەتەوە حکوومەت، وەزارەت، بەشە معنیەکانی وەزارەت زووتر بە ئاگا بن لە داهاتی گومرک و لە حرەکەی بازرگانی سنوورەکە و هەمیش ئەتوانین لە وەزارەتی داراییەوە باشتر تەحلیلی جۆری بازرگانی هاتوچووی هەرێمی کوردستان بکەین. ئەم سیستمە پێم وایە و سەلمێنراوە کە ماوەیەکە ئێستا لە باشماخ بەکارهێنێت، ماوەیەکە ماوەیەکی کۆنە لە برایم خەلیلەوە بەکارهێنرێت کە هاوکار بووە لە خێراکردنی پرۆسەکە، لە کەمکردنەوەی ڕوتینات. ئەو ڕۆژە بۆیان باس کردم کە لە پێشتر کارێک کە لە باشماخ بە 2 سعات بە 3 سعات مامەڵەی کە بە 2 سعات 3 سعات خایەن ئێستا بە چارێکێک 20 دقیقەیەک ئەو پەڕی نیو سعات ئەتوانی ئەو ئیشە جێبەجێ بکەیت. ئەمە هەم یارمەتی دەرەبێ بۆ ئێمە بۆ ئەوەی حرەکەی بازرگانی زیاد بکەین، هەم یارمەتی دەرەبێ بۆ ئێمە بۆ زیادکردنی داهات، یارمەتی دەرەبێ بۆ ئێمە بۆ شەفافیت لەو داهاتی کە لە خاڵی گومرکەکانەوە داخلی کوردستانە بێت و پێم وایە دووبارە شایستەی دەستخۆشی لەو کارمەندانە ئەەکەم کە بەم سەرمایە کارەکەن لەم سیستمە جوانەیە. بەڵام سیستمی چاکسازی و پرۆسەی چاکسازی لە هەرێمی کوردستان تەنها بریتی نییە لە گومرک و وەزارەتی دارایی، هەر لەناو وەزارەتی دارایی هەمان پیاچوونەوە ئەکەین بە سیستمی باج، بە سیستمی چۆنیەتی کۆکردنەوەی باج، بە سیستمی چۆنیەتی شەفافترکردنی پرۆسەی کۆکردنەوەی باج و چۆن بەکارهێنانی داهاتی باج وەکو هاوکارێک بۆ داهاتی هەرێمی کوردستان کاری جددی کراوە لەگەڵ ڕاوێژکارانی بیانی و خۆماڵی بۆ تونکردنی ئیدارەدانی دارایی گشتی هەرێمی کوردستان لە وەزارەتی داراییەوە، لە هەمان کاتیشە بە ئەلێکترۆنیکردنی وەزارەتی دارایی و بینە شاراوانیە کە سیستمێک لە سیستمێکی وەرەقەیەوە بیگوازیتەوە بۆ سیستمێکی ئەلکترۆنی کاریگەری زۆر باشیە بێ لەسەر خێرایی ئەو سیستمە و لەسەر شەفافیەتی ئەو سیستمە. دەستخۆشی لە وەزارەتی داراییەکەین بۆ کارەکانیان. لە هەمان کاتیشدا لەوێ نەوەستاوین حکوومەتی هەرێمی کوردستان بەردەوامە لە هەوڵەکانی بۆ چاکسازی لە کەرت و بوارەکانی تریش، لە کەرتی کارەبا کە کەرتێکە کە خزمەتگوزاریەکی سەرەتاییە کە شاراوە نییە کە ڕەنگ بە کەسمان ڕازی نەبین بەو ئاستی کارەبایی کە ئەمڕۆ ئەدرێت بە کۆمەڵانی خەڵکی کوردستان. بۆیە ئێمە دەمێکە ئێستا 8 مانگێکە لەگەڵ تیمێکی پسپۆر لەگەڵ لە وەڵد بانک کارەکەین بۆ داڕشتنەوەی سیستمێکی نوێی کارەبا، بۆ باشترکردنی سیستمی کارەبا، بۆ باشترکردنی گەیاندنی خزمەتگوزاری کارەبا، بۆ بەشداریکردنی کەرتی تایبەت
لە گەیاندنی کارەبا و بە تایبەت لە بەشی دابشکردنی کارەبا کە ئەمەشێکێک لە هەنگاوەکانی چاکسازیە کە دەست پێ کراوە کە گواسراوەتەوە لە بڵین لە قۆناغی نەزەریەوە بۆ بەشی عملی و ئیشەڵا لەم ساڵەیە بەرهەمی باشی لێ ئەبینن نەتیجەی باشی لێ ئەبینن. هەروەها ڕنگ بێ ئاگادار بن کە ئەمە 2 مانگە پرۆسەی بایۆمەتری و تۆمارکردنی موچەخۆری هەرێمی کوردستان دەستی پێ کردووە و زۆر بە گەرمی و بە زۆر ڕازیم لە ئەدایی ئەو کارمەندانەی کە لەسەر ئەم کەرتە ئیشان کردووە لەسەر ئەم کارە ئیشان کردووە بە پێی ئاماری دوێنێ ئێمە ئێستا لە 600,000 موچەخۆر تێپەڕیوین ئەوانەی کە خۆیان تۆمار کردووە بۆیە خەڵکی کوردستان و موچەخۆری کوردستان زۆر بە گەرمی هاتوونەتە پێشەوە و خۆیان تۆمار کردووە لەم پرۆسەیەدا ئێستەماوەتەوە کە لایەنە ئەمنیەکان کە سەرڕای ئەرک و ماندووبوونیان کە ئەزانین ئێستش بە ئەرکە پیرۆزەکەیانەوە مەشغوڵن پێویستە لایەنە ئەمنیەکان بە هێزی پێشمەرگەی کوردستان و بە دەستگای ئاسایشی کوردستان و ئەنجومەنی ئاسایشی کوردستانیش بەو گەرمیە بێنە پێشەوە و خۆیان تۆمارکەن لەم پرۆسەیەدا لە ماوەیەکی نزیکدا ڕایەگەیەنین کەی کۆتایی بە پرۆسەی تۆمارکردن هێنین ڕایەگەیەنین کە هەر کەسێک کە خۆی تۆمار نەکا هەر موچەخۆرێک کە هەر خۆی تۆمار نەکات لە ئەم پرۆسەیەدا ئێمە ناتوانین موچەی بینێ بۆیە پێدانی موچیان لە ئایندەیە بەسراوە بە خۆ تۆمارکردنیان لە ئەم پرۆسەیەدا بۆ لە ماوەیەکی نزیکتا ئیشەڵا ڕایەگەیەنین کە حەدەکە کەیە و کەی کۆتایی بە پرۆسەی تۆمارکردن ئەهێنین لە چەند بوارێکی تریشە چاکسازی بەردەوامە ئێمە ئەم ساڵ حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێز سەرۆکی حکوومەت بەندە تەواوی ئەنجومەنی وەزیران بە هەموو بەشەکانیەوە 2007مان ناوناوە ساڵی ڕێخستنەوە ئێمە ئەزانین کە وەکو ساڵی جاران نییە کە پارەیەکی زۆر هەبوو بۆ مەشروع کە پارەیەکی زۆر هەبوو کە دابش بکرێ بەو شێوەی کە پێشتر دابشەکرا ئەو زمانە ڕۆیشت ئێمە ئەمڕۆ لە قۆناغێکی تراین لە قۆناغێکی دژوارین لە قۆناغێکین کە ئەبێ خۆمان ڕێخینەوە حکوومەتمان ڕێخینەوە دام و دەستگاکارمان ڕێخینەوە ئەدایی کارمان ڕێخینەوە لە خۆمانەوە بۆکو شخصی دەست پێ بکەین بۆ دائیرەکانمان بۆ وەزارەتەکانمان و بۆ تاوی حکوومەتەکەمان بۆیە ساڵی 2007 ساڵی ڕێخستنەوە بێت ساڵێکە بێت کە خەڵکی کوردستان ئەیبینن ئەیسەلمێنین بۆیان کە ئێمە جددین لە چاکسازی ئەیسەلمێنین بۆیان کە ئێمە خەمخۆری ئەوانین ئەیسەلمێنین بۆیان کە ئێمە خزمەتکاری ئەوانین ئەیسەلمێنین بۆیان کە بەرەو حکومڕانیەکی دروستتر ڕۆین و دووبارە سپاستانەکەین بۆ ئامادەبوونتان و بەشداربوونتان